بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بين راني برز وخوش شويست أم كاتتان باش دیسان کارەبا جارێک تریشەر کارەبا جارێکی تریشەر کارەبا بەڕاستی بۆتە گرفتێکی سەرەکی ئەم هەرێمی کوردستانە بۆ هاوڵاتیان. خەڵک چاوەڕوانی ئەوە بوو کێشەی موچە و کێشەی بێکاری و کێشەی تر چارەسەر بێ، کەچی کێشەی کارەبا ئەوجا ئاویشی هاتە سەر. یعنی ئەو هەرێمەی کە بڕیار بوو ببێ با پێشکەوتوترین هەرێمی دنیا، ئەو هەولێرەی بڕیار بوو بێ بە بدوبەی، ئەو کارەبایی کە لە 2008 بڕیار بوو بێ بە 24 سعات، کەچی ئێمە کەمتر لە مانجێکمان مایە بگەین بە ساڵی 2024، کەچی ئێمە لە 24 کاتژمێر چەند سعاتێک کارەبا هەیە، چەند ڕۆژێکی بەر لە ئێستا ئەوەندەش نەمابوو. بابەتەکە ئەوەیە بۆچی ئایا لەبەرچی حکوومەتی هەرێم کارەبا دەفرۆشتە عێراق بەڵام نایفرۆشێ بە هاوڵاتیانی خۆی. کەس ناتوانێت ئینکاری لەوە بکە و گومانی لەوە هەبێ کە بەڵێ کارەبا لێرە فرۆشراوەتە مووسڵ و ئایا فرۆشراوەتە شوێنی تریش نازانم، بەڵام بۆ دەبێت کارەبای خۆمان بفرۆشێتە مووسڵ بەڵام خۆمان بێ کارەبا بین. خۆ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کارەبا بدا بە خەڵک بە خێر نایدا، بە سەدەقە نایدا، مانگانە پسوولە دێ و پارەکەت بۆ حساب دەکەن و ئەگەر هات و ئێتۆ پارەکەشن نەدەی ئەو ڕۆنابەیانی ئەو مانگەنە مانگەیەکی تر هەر دەبێ بیدەی. بۆچی دەبێ ئێمە بێکارەبا بین؟ شارێک بۆتە شاری دوو بەش، شارێکی وەکو هەرێمی شارێکی وەکو هەولێر یاخود با بڵێن هەرێمی کوردستان بەگشتی ئێستا بۆتە دوو بەش، بەشێک کارەبای 24 سعاتی هەیە، بەشێکیش لە 24 سعات چەند سعاتێک یاخود هەر کارەبای نییە. ئەگەر وەزارەتەکانی مۆلیدە نەبێ بەڕاستی ئەوە هەر خەڵک بەڕاستی زۆر حاڵی پەرێشانە. وتیان ئەگەر هات و پێوەری زیرەک دابنین ئەوە هەر خەڵکە و بەڕاستی کارەبایەکی باشی دەبێ. سەرەتا وتیان 40 ئەمپێرە بەڵام دوجار دەرچوو 20 ئەمپێریش نابێ. پێوەری زیرەک دانرا بەوەی کۆنتڕۆل بکرێ، بۆی کە بە حساب بە خەڵک دەست بە کارەباوە بگرێ، بۆ ئەوەی کە خەڵک هەم کارەبای هەبێ هەمیش پارەیەکی کەم سەرفکە. بەڵام ئێستا پارە هەدەدرێ و کارەباش نییە. کارەبا هەر کاریگەری نییە لەسەر ئەوەی کە تۆ لە ماڵەوە چۆن خۆتی پێگەرم دەکەوە یان چۆن ماڵەکەتی پێ ڕووناک دەکەیەوە و چۆن ئاوی پێگەرم دەکەی، چۆن خۆتی پێگەرم دەکەیەوە، بەڵکو کارەبا بەشێکە لە بژێوی ژیانی خەڵکیش. کارەبا ئەگەر نەبێ زۆرێک لە دوکان و زۆرێک لە شوێنەکان بەڕاستی بەبێ کارەبا ناتوانن کار بکەن. ئەگەر بێ و ئیعتمادیش بکەنە سەر مۆلیدە، چ مۆلیدەی خۆیان چ مۆلیدەیەکی تر بێ، ئەوە بەڕاستی پارەیان زیاتر دەبێ، کەواتە ئەوەش دەکەوێتە سەر نرخ، دەکەوێتە سەر چێ؟ دەکەوێتە سەر خەڵکی داماو. خەڵکی داماو زەرەر دەکا، ڕۆژ بە ڕۆژ نرخەکان زیاد دەبن، ڕۆژ بە ڕۆژ بازار ئاڵۆز دەبێ، ڕۆژ بە ڕۆژ خەڵک یعنی بەڕاستی پەرێشان دەبێ. بۆ دەبێ وابێ؟ لەبەرچی دەبێ وابێ؟ ئایا ئەم سەرکردانە بیر لەوە ناکەنەوە کە ئەوان چۆن دەبێ خاوەنی گەلێک و خاوەنی ملەتێک بن، ئەو ملەتە هەمیشە لە خەم و خەفەت و لە ناسۆریدا بێ و ئەوانیش دەو پەڕی خۆشیدا بژین و هەر ڕۆژە و سەفەر بکەن بە وڵاتێک و لە خۆشترین خان و لە خۆشترین ژیاندا بژین و باشترین سیارەیان هەبێ و خۆشترین ژیانیان هەبێ و باشترین پێداویستەکانی دنیایان هەبێ، نەک باشترین پێداویستی هەرێمی کوردستان. دوو ڕۆژی تریش ئینتیخاب و هەڵبژاردن دێ، جا ئەم خەڵکە لە بەرچاوی ئەو خەڵکە خۆیان دەکەن بە فریادڕەس و بە شێوازێک قسە دەکەن کە ئەوەی هەیە ئەوەی نییە، ئەوەی کە خەڵک لە ماڵەکەی خۆی هەیتی ئەوان خاوەنینە. بەڵام دەبینین کە ئێستا بەسیترین یاخود با بڵێن سادەترین مافی ئەو خەڵکە کارەبایە، بەڵام بۆ خەڵکی ڕەوا نابینن. بۆ دەبەرچی وابێ؟ ینی ئایا بێدەنجی خەڵکە یان ئەوەتە بێباچی دەسەڵاتدارانە؟ هۆکارەکەی چییە؟ من دەمەوێت بەڕاستی ئێوەی بەڕێز و خۆشەویست بەو ژمارە تەلەفۆنانەی کە دێنە سەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام پەیوەندی بگرن و قسەی خۆتان بکەین با بزانین کارەباتان چۆنە و چی دەڵێن سەبارەت بە نەبوونی کارەبا. چونکە بەڕاستی ئەوە بوون نییە تۆ لە 24 ساعت چەند ساعتێک کارەبات هەبێ جا ئەو چەند ساعتش ئاو نییە. من هەر لەو ڕۆژانە خۆم بینیم، یعنی بە تەنکەر خەڵک ئاوی دەکڕی.
يعني تۆوەرە لە زستانە ئاو بکڕی لە هاوینە ئاو بکڕی لە زستانە کارەبا نەبێ لە هاوینە کارەبا نەبێ ئەی بزانین کەی کارەبا دەبێ بڕواتان هەبێ کارەبا ئاو پێداویستێکە یعنی شتێکی زۆر سەرەتاییە وڵاتێک نییە پێم وابێ لە سەرگۆی زەوی کە کارەبای نەبێ بۆ دەبێ ئێمە لە هەرێمی کوردستان کارەبامان نەبێ بۆ دەبێ ئێمە ئەسڵەن کارەبا بفرۆشینە پارێزگاکانی تر کاتێک ئێمە خۆمان پێویستمان پێیەتی خۆت لە شارەکەی خۆت پێداویستی خەڵکی خۆت پێداویستی کاسبکاری خۆت پێداویستی ژیانی ڕۆژانەی خەڵکی خۆت بچی بدەیە بە خەڵکێک و خەڵکی خۆشت دەستە و ئەژنۆدا بنیشێ و چاوەڕوانی ڕەحمەتی خوا بێ بەڵێ پەیوەندیمان لەگەڵە با بزانین چێ فەرم و چێمان لەگەڵە با بفەرمێ بەڵێ بەڵێ چێمان لەگەڵە با بفەرمێ دایکی ئەستێرە بەڵێ فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش خوشی عزیز. سلام عزیز. زیاتر لەوانەیە بەڕاستی ئێوەی دایک ئێوەی ئافرەت هەست بۆ معاناتە بکەن زیاتر کە لە ماڵەوەن بۆ ئاوی گەرم بۆ منداڵ بۆ نەخۆش بۆ پێداویستی دیارە کارەبا بەڕاستی زەرورە بەڵام بەداخەوە دەبینی ئێستا لە هەرێمی کوردستان دەست ناکەوێ بەڵێ والله دەستخۆش پێ دەکەم بۆ هەڵدانێکی لە کاتێکی گەرم و گوڕی ناو مۆزوعەکەیە بەڕاستی کارەبا زۆر خراپە هەتا بڵێ خراپە ینی بەچی ئەوەی ناکە کە گەنج و منداڵی ماڵ ینی سەرخان بشۆن و لێ قوتابخانەکان بڕۆن سبەینان کە دەڕۆنە دەوامی ینی کارەبانیە لێ ڕۆناچێکی کە موخان ئامادەکەن ینی زۆر خراپە کارەبا چەندین ساڵە باز لەوە دەکەن کە باش دەبێ ینی ئەوە هەروەکو خۆیەتی بەڵکو خراپتر بۆ چاکتر نەبووە بە دڵنیاییەوە خراپتر بۆ زۆر خراپتر بووە چی داوا دەکەی لەم حکوومەتە نازانم کەس هەیە داوای لێ بکەین تۆ هاوڵاتیی ئەم هەرێمەی پێ دوایە کە بۆچی دەبێ وابێ لەبەرسی بۆ دەبێت کارەبای ئێرە بدرێت بە مووسڵ هەمووی وێران بووە چەند ساڵێکە بەرەو ئاوادانکردنەوە دەچێت بەڵام دەبینین کارەبای لە ئێمە باشترە بەڵام ئێمە 30 ساڵ 32 ساڵە حکوومەتین دەبین ئەوە وەزعمانە والله بۆ دەبێ وابێ لەبەرەوەی کە ئەیمانی لێدەنجین لەبەرەوەی ڕێز لە حکوومەتەکەمان دەگرین یعنی مافی خۆمان دەدەین حکوومەتی کە لەسەرمانە بەڵام بە هیچ شێوەیەکی حکوومەت نامانداتەوە مافەی کە هەمانە لەسەری جایەک لە سەرەکیترین مافەکانی کۆمەڵگە کارەبایە کە لەسەر حکوومەت پێویستە بۆی دابین کاتن دەستەکانت خۆش زۆر سپاست دەکەم زۆر سپاس دایکی ئەستێرە قسەیەکی جوانی کردوتی ئێمە مافی خۆمان ئەوەی کە ئەو ئەرکەی لەسەرمانە دەیدەین بە حکوومەت بەڵام حکوومەتی مافێکمان پێ نادا کە سادەترینیان ئەو کارەبایە بەداخەوە بەڵێ چێمان لەگەڵە با بفەرمێ بەڵێ برایانی بەڕێز چێمان لەگەڵە با بفەرمێ کاک محەممەد ئەحمەد لە شارە زوور کاک محەممەد جان عەلەیکم السلام وەرەحمەتوڵڵاه الله لە شارە زوور لەکوێ برا گەورەکەم سێ سادق ئێوە لە سێ سادق وەزعتان چۆنە لەگەڵ ئەو کارەبایە لەو کارەبا بەعام لە هەموو شوێنە جەمەش بۆ دەڕین لەو خراپیە بەڵام یەک شت هەیە یعنی ئێمە با نەوێتە شتەکە وەسڵی حکوومەت بڕوا بکە میلەت زۆر خراپە یعنی ئەم میلەتە یعنی تەواو یعنی تۆ میلەتێکەکە خراپ نەبێ بەدەست چەند کەسێکەوە ناناوێت خراپی ئێمە خراپی میلەت لە چییە کاک محەممەد گیان خراپی میلەت لە چیایە با قسەت بۆ بکەم ئێمە 2012 وەزع زۆر خۆش 5445 ساڵ پێغەمبەر سەڵماتووە یەکەمیشی ئەوە بۆ یەکێ لە ئیشەکانی کۆیلایەتی نێشتووە لە وڵاتی ئێمە کۆیلایەتی سەری هەڵدایەوە لە 2012 بەس بە شێوازێکی ترە بە شێوازێک من باسی زیاتەکە حکومەت ناکەم جەنابکە مامۆساوی بۆ نمونە من کە دکتۆر بووم ئەو کە هەستێگە والله کرێکاریان نەگر بۆ خێزانەکانە خزمەتیان کە حەتیان نەگر بۆ ماڵ خزمەتی ماڵم نەڵێن کە چه خێزانی من ناتوانین شکە یعنی میلەت ئێمە خوای لەبێت کردووە بۆیە ئەم هەموو نەهامەتی وە بەسەر ئێمە والله ئێمە میلەتێک ئەگەر تەوبە بکەین ئەگەر ڕوو لەخوا بکەین سوێن بەخوا هەموو شتێک باشە یعنی میلەتێک 5 ملیۆن کەسە نەتوانێت یعنی ڕوبەڕووی 10 نەفەر بێتەوە ئەمە علەتەکەی چییە والله ئێمە لەگەڵ خوا ڕاستە والله کاک محەممەد گیان
خی گەورە دەفەرمێ فەذکورونی ئەذکورکم یادم کەن یادتان دەکەم پێ دوایە کە ئێمە پێ دوایە کە بە فعلی یادی خۆمان لەبیر چووە و بۆ یەک زارۆمان لێ هاتووە دێن بەخوای گەورە یعنی ئەمە یعنی ڕەنگە تۆ کەمتر تێکەڵی خەڵکی دێنە لە ناو خەڵکەکە وەڵڵاهی خەڵک ئەوەنە دوورە لەخوا يعني خلق لبيرنا بإخوائي قوي يعني تقول لنا ميلتك والله يصير بخاصة دور وزارة ما لن كابرا رايت الدواء قبل مليون دولار خلق إخوات وانفع همي بس من أدراوة أما حرامية أما همي تعريف فقير وفقرانية صابرا كوية كاتو بناوي هرزاري هديك وبناوك هذا يكو بناوك إيه أمي لا تعجب بدو حرام أنا قريء مع نفسي والله إني بازور لبرنامج فاتي برنامج أنا خلق كلها صراحة والله إما توبية فين تيسون بتوبية كعندي استكانت خوش به بمان جينا بأخوي جولا أما يتيجي مثلا حكومتك هو نعلن حكومة باشا بلا والله حكومتها تأثير يسخن خراب والله والله برا بركيشة براسيمي اللي تسخراب بله دستكانت خوش كاك محمد سباز بو جناب تسلاو بو سي صادق شيخ أحمد لا عربت كاك شيخ صلاوي خواد لي بي أمكاتد باش تو دليتي وسي دلي كاك محمد دلي ئێمە بەڕاستی دوور کەوتونێتەوە لەخوا ئاگامان لەخوا نەماوە و خراپە زۆر بووە بۆیە بەڕاستی ئەمانە ئاوا بەسەر ئێمەدا زاڵ بوونە ئەمە قسەی هاوڵاتیی ئەم هەرێمی کوردستانەیە و لەوانەیە خەڵکێکی تریش هەمان ڕێی هەبێ و جەنابت دەڵێت وەسڵا و ڕێزمان بۆ تو بۆ عربەت و کارەبا لەوێ چۆنە سڵاو و ڕێزم بۆ کەناڵەکەتان و هەمووتان و بۆ ئەو کەسانێکی پەیوەندیەکەن و بینگەلی قوربان جان خۆ ئەوە ڕاستە ئەو لەخوا دوورکەوتنەوە بەڵام کۆمەڵێک هەن ئەچن بۆ مزگەوت گوێ لە مامۆستاگەین من ئەمێن بەلارەوە بەڵام چونکە خۆیان شایان بازی و دەستبڕی و سوێن خواردن و کۆمەڵەشی دەکەن دوعامان ناگاتە لای خوا ئەمەوەک دوو هەم هەر کەسێک و هەر حکم و قانون و کەسێک بکەین بە سەرۆکی هەر شتێک و ئەگەر سەرۆک عاودێک بێ ئەگەر کابرای پاشانەی هەر کەسێک ناڵەکەم بێنێتە لە ماڵەکە ئەگەر نەخەوت بێ ئەم شەو ئەوە نەیبیرێنێ و دوای ئەگەر لە ماڵان خەوت ئەو نەیبیرێنێ بەزەی هێنێتەوە ئەمانە هەشتا ساڵە هەشتا یەک ساڵە دەرگاو دەرگاتە زەریبە لە خەڵک دەتێن و بە درۆ و بە دەبەسە و بە سەرتەنە و زەریبە لە خەڵک دەتێن و زمانی حەفتاکان پەنجاب سێندانە بوو بۆ ماڵان یعنی ساڵی مالك پنجاب لزدا من الذي يتم بنا يجيكنا بين بدي يبين أو كاتا أو كاتا سرانيا وردك پنجاب زكيتي النبو بنجات يقوى كسيانا حوزكو كومل داري عندي أو إجادوي زلامة إجادوي زلامة كتير مالي هذا انتباه بدينا دوالاي كان پنجاب سكت عنوني جاورة أدو زمانه إيسا كاميرا هيا إيسا مرور هيا إيسا النوت هيا إيسا بطيارة بطعاصنا عصر أمانة الريج نوكان جتوك والشيطان بسنالك ونشينك وأهديني بلام حتى وراها ورأكي حتى وراء أو تشن روش أو تشن ما مصادة سنشاتية أو من سنة سنشاتية أو من يعني نفسنا واردية وقت توتي خوان بخيوي كان خوان شتي سير كان كشتي جان سيرتي أي كان بشجاري أو كان الربايات يان لديني معركة إخوانا باورك هر عائلة ناخوشيكي أساسا بين محكمة جوابك الدور محكمة شخرابتنا أنا كابوي بيكتني كجنيتي كاندم لا حرسي دقاء أو بيكي كاندم لا حرسي دقاء أو بيه كابراجة بجمال لا حرسي جاني خوي حرسي قطع شكرا بداخل عمي بتاعن عربة أو مع الرخيلة يكا كسوكار الرخيلة يكا من الرخيلة باو الرخيلة دايكو باوتي من على كانا أنا كوالا لشتان كدوا ما نحر شمتا هبرقاو درقاو كدوا دل الروحاقي دل الروي دينر دل الروي كان على كتاني حاشا من حضور أوز زوجة النار حتى مختيشة كان حد 6 سال 6 سال تيشنتي تواصل أنا كهاتنا دەستەکانت خۆش کاک شێخ جان زۆر سپاس بە قوربان سپاس بۆ ڕێیەکانت کاک ڕێبوار لە سێ سادق سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش ڕێزەکەم سڵاوی خۆی گەورە لەوە دەستخۆشی و بەرنامە جوانەکان لێکم خۆی گەورە موفەقتان کا خۆی گەورە کەناڵی پەیام یاکە سەرکەوتوو و کاڵزیادی بکا بە وەسیلەی حەق اللهم ئامین کاک ڕێبوار تەمەنت چەندە؟ وەڵای تەمەنم تەقریباً هەبوو تقریبا 8 ساڵم 48 ساڵ ینی 20 قسوور ساڵە تۆ
چاوەڕوانی کە ئەم هەرێمە باش بێ و بەڵام دەبینی ڕۆژ بڕۆژ بەرەو خراپی دەڕوا. قوربان هەرێمی کوردستانی مثل پێماندا لە پێناوم قوارەکە دروست بوو من خەڵکی منتیقەی شارە زۆرم سێدا نەجار بەدەستی بەعەز ماڵمان سوێتێرا لە گیاڵات بەدەست ئەمەڵە جاش و مستەشار ئیسا ئەوان لە پێشوەرخانە نشین و تەقاویتی و مەعاش وەرەگرن ئێوە ماڵمان لە سەیسایەقان حتا لە ساعاتێکە کارەبایە 20 ساعت کارەبانی ئەمجارە بێت زۆر سروی سەیسایەق و پێڵەم زۆربەی شوێنەکانی ئاوی نییە خەڵکی یە لە سەیسایەقا خۆی دەوڵەمەندەکا بەسەر سەیسایەق و سەیسایەق جێت ئەڕابێتە بێ شوێن بە شوێنی سەیسایەق بۆ گەڕێم یەک خزمەت گوزاری و ئاوی نییە حتا ئەو قەوسانەی سەر شاخی سەیسایەق یعنی نازانم حرەتی هەیە نازانم تەنکی هەواکە جاری وایە ئەو تەنکیانە فڕەوێ ئەو خەریکە و قەورانە بە چەند جار بە دیارەی ئاومانەوە چەند جار بە خەڵکی ترمانەوە کاکە وان ناکە بەڕاستی ئەو بەتایبەت باسی هەموو بەڵێ هەموو هەرێمی کوردستان ڕۆبی خۆزۆر گوزارە بێکارەبایە بەڕاستی هیچ کەسێ لە سەیسایەق ناپرسێ يعني معناه توكي بق سليمان وانا قريني بكره باخذ صوت الجاي استا كاغرب استا قضايا سي صادق اداريا لسر هلا بزيونيه والله جاي نخرع على زي الفرد على فرس اليماني ما تجاري يعني هشتا ما ركار اداري كان بقرنا بركب بخرة سر هلا بزواني وكو بارزقا والله جاري ما ولو بيننا زاري بس شو كان زيادة بس اليمانيه شيء يعني كواتا اوي بقصي زنابت به هیچ خدمت گزارێک نییە کارەباش سەربار بێ والله سەیسایەق زۆر شۆرشتی بۆ کرا بەڵام سەیسایەق بەرەو مزایرانە لە 2014 کرا سەیسایەق هەر زۆر هیچی بۆ نەکرا ئێستا بێرە زۆر شوێنی هەیە هەر ئاوی خواردنەوەی نییە ئێستا منتیقەی شێخان کۆمەڵە شوێنی هەر ئاوی نییە یعنی منتیقەی حەسار کۆمەڵە شوێنی هەیە ئاوی نییە منتیقەی چەقان کۆمەڵە شوێنی هەیە ئاوی نییە بەڕاستی حکومەتداری وا ناکرێ یعنی تێتۆکیە گەڕەی مۆلیدە داماڵ مۆلیدە فریا ناکرێ یا تێنە مەسەلەن ئەگەڕێن پسوورە مالكان بو قاري منظم شغلات اقرن كلام طارق عربي الرئيس يعني براسي او نابيت خلق تصحيح على تنام حكمتها خلق تصحيح خلق انسان بو خلق كيميائي بالان بو خلق قربصر بو خلق داما براسي شو نبي حكمت داري ما بي اوجاش مستشار عليها تابيون خليني الرولي كل يعني الرجال سواء تعالى في شو 2 مليون و 3 مليون تقايتين وغرز ولا براسي زوزو بداخل يعني دعوة كده حكمتي هي مبروات وبخويا براسي خلق زور بيزاره خلق زور بيزاره يعني من خوم الرجال عربانا في حوزر هسه زار 10,000 فياكم يعني نبون بخوي ليش كذا تايت معاشم بونكرا براتي كويله بلا دريشي خلق وان تايت معاشم بك هو مو كسجل سيساق من انا اكيد لبري كويله خلق لهم براتي شنجاري لبوليسي وخاله مشرينا وكل ذات وظلم ذكرى براتي مريم دعوات للريم كناليه للري طيار وبراتي او خلق او حكمتي هذه براتو بخويا براتي خلق بيزاره خلق جيتجاني خلق ناني بيخوا خلق طاريتي خلق قربصر خلق شي كاكاكا يعني خلق من زلام غير مثل سياقات وصوتا جايتين زلام غير مثل سياقات يسد بينه وتينيب نبي سيالي براسي على نابيت دەستەکانت خۆش کاکرێ بۆژیان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بەڕاستی سەیرە هەندێک شت جاری وایە بیر دێنەوە خەڵکە چیمیاباران و ئەنفال و هەڵەبجە و بادینان و بارزان و دار و بەردی ئەم خەڵکی ئەم کوردستانە ئەوەی کە هەمووی لە سێدارە درا و زیندە بەچاڵ کرا و چیمیاباران کرا کۆمەڵێک بەڵێنی بریقەداری بەرپرسانی ئەم هەرێمی کوردستانە ئێستا دوای 32 ساڵ بەڕاستی ئەوە وەفای ئەم بەرپرسانەیە بۆ ئەو خەڵکەکە کارەبا بەو شێوەیە بێ یاخود خزمەتگوزاری بەم شێوەیە بێ دایکی محەممەد سڵاوی خوات لێبێت لە سلێمانیەوە ئەم کاتت باشخوشی عزیز دایکی محەممەد ئەگەر دەنجی تەلەڤیزۆنەکەت کسکەی لە تەلەفۆنەکە قسە لەگەڵ برای خۆت بکەی سپاس دەکەم عليكم السلام ورحمة الله وبركاته. وەک دایکێک بزانین تۆ دەڵێ چی سەبارەت بە ئەم کارەبایە و فرۆشتنی بە بشار والله رأيي من أويا كاكا جيان أم حكمتها بس كيشا كمان أويا كم قانوني حكم محكمة تطبيق ناكريا لقل أويكا موبايل وعلم دنيايا كردوها هيتشيكا شون موبايل بوباهوي أم همو كيشيك إصار رويا يتربى همو نوع كانيوه تۆ وەک دایکێک کە لە ماڵی کە ئەو ڕۆژانەی بە تایبەتی کارەبا هەر نییە یاخود ئێستا کە زۆر کەمە ینی وەزعتان چۆنە چۆن دەیگوزارێنن چۆن ئیدارە دەکەن والله وضع من باش نییە تەنانەت مۆلیدەکە کە بە پارەش ئیژەکە باوەڕێ بێ من توانام نییە بڕۆم ڕۆژی دەجار هینی زیرێکیان پێ کڕیوم کە خۆم نەتوانم بچم هەڵیەمەوە ناتوانم ئەوەشمان کڕیوە ڕۆژی دەجار کە کارەبای مۆلیدە هاتەوە هەڵەسێتەوە
هيك شمنيه بس لازم وجميليكم هي يعني تنك قانونك بثاني يعني قانونك نابري بريوا يصير همو هركس خوي حكمته هذا والله ما خدا رحمك زور سپاس خوشی عزیزم زور سپاس برازەکەم زۆر سپاس خوا ئاگادارتان بێ دەسمە ڕانیە دەواازەی ڕاپەڕین سلااوت لێ بێ کاک سەلیم ئەم کاتت باش چۆنی باشی برا سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ لەکوێی لە ڕانیە گەڕەکی قەڵات گەڕەکی قەڵات ینی نزیکی لە بازار لە بنباری گۆوە بابا وەزعتان چۆنە ئەحواڵتان وەڵای بەکەما خۆشپاسان دەکەن سەلامەت ئێوە چۆنە لەگەڵ کارەبا بەخوای باشین و باش نین و ئاوا ئەی چۆن دەبێ هەر ئاوا بین وەڵ دەسەڵاتەیە وەڵا زە تۆ هاوڵاتی من لە تۆ دەپرسم ئایا ئەو بارودۆخەتان پێ چۆنە داوای چی دەکەن چیتان دەوێت ئەوەی وەک کابرا شەمە و یەکشەمەمە دەقەمەوە کابرا شەمەی پارەی لێ بزر بوو یەکشەمە دیت بوویەوە یەکێک ئەوەی کە دیت بوویەوە دەیگویارە بخوا هەموو شەمە بێ ئەوەی کە لێشی بزر بوو دەیگوخوا وەکو شەمە ڕۆیوە قەت دێتەوە بەڵام ئەوانەی کە ئێستا خۆرن کە دەگەی دەڵێنگار بخوا هەڕای بخوا چەندە ئەوە سەرمان ماشخۆر وەزعی زۆر خراپە کاک سەلیم جان ئەتا وەزعیان ئەوا خراپ نەبوو داگو یاڕ بخوا ئەوە ڕێگی بەڵام ئێستا چونکە معاشیان نەماوە کە دەگەی جان بۆتە وەکو ئەوەی کە بێ معاشن وەک وانێ لە قەوماوە باشە من پرسیارێک لە تۆ دەکەم کاک سەلیم تۆ هاوڵاتیەکی ئەم هەرێمە یعنی ئێستا خۆمان کارەبامان نییە بەس کارەبا دەفرۆشنە مووسڵ ئەوە چییە؟ دەوڵ لە ڕوسێتی کوترا خەڵک لێری فعال دەپەڕێ با خودمان لە بەغدا هەر دەبێت بمن چی والله ڕاست یەخوانیا کارەبای من میلەتی خۆمەوە بە قوڕێدا چووە چون کارەبای بدەوە خەڵکی دیکاوەتەوە قانونی دەکەی یاسا و قانون ئەوە بابا خدا ڕحمکە یا ڕب بەڵام دەڵێ چی کاکرد خوا چاچیکە دەستەکانت خۆش کاک سەلیم جان زۆر سپاس دەکەم زۆر سپاس باوکی هاوکار لە دووس السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته شنو داغان ورچاکی سپاس برای گەورم باوکی هاوکار ئەحواڵت چۆنە دەکۆشی بەرنامەکەت یەکەم سپاس بە بەڕێزم سپاس بە قوربان سڵاو بۆ تۆ بۆ خەڵکی دووس کارەبا هیچ عیبی نییە برای من ئێمە بێ بە عاقڵانە لە شتەکان بڕوانی یەک دقیقە باوکی هاوکار جارێ دووس کارەبای ئێوە لەسەر چیەیە؟ ئێمە بەڵێ ئێمە کارەبامان زۆر چاکە ئێمە ئەم مانگا 2000 ئەمپێرمان داوە برای من نەنا تۆ ئێستا تۆ لە دوو زادنیشی؟ بەڵێ کارەبایەکەی ئێوە لەکوێوە دێ سەرچاوی کارەبای ئێوە لەکوێیە؟ ئێمە لە کوردستانەوە بۆمان پێ الحەمدولله لە کوردستانەوە بۆتان دێ؟ بەڵێ ئەها دەی مبارەکە ئیشاڵڵا ئێوە کارەباتان باشە و ئێمەش بێ کارەباین ئیشاڵڵا وەڵامە ئەمانە 2000 ئەمپێرمان داوە کارەبا هەر نابڕێ لای ئێمە یعنی هەر ئەمپێری 2000 دینارتان داوە؟ بەڵێ چاخۆ من 4.5 بوو نەزانم 13.5 بوو وەڵڵا نەزانم چەند بوو دوێنێ پارەمدا ئاخری ئەمە بە پارە کردیمانە خۆشیێتان پێ نەکردین قوربان پیرۆستان بێ پیرۆستان ئێوە کاکە خۆگلەیمان لە ئێوە نیە بۆ خۆتان کڕیوتانە ئارە وڵا کردیمانە بە پارە بەکەیت خۆتان نییە خۆیەوە باشە قەیناکە کاک باوکی هاوکار یعنی ئێوە کەیفی خۆتانە دەستان خۆش بێ ئێوە گرنگ ئەوەیە ئەو دەسەڵاتە و ئەو ئیدارەی ئەوەی کارەبەتان بۆ دابینکە بەس چی بە ئێمە دەڵێ یاخوا هەر باش بن یاخوا هەر ساغ بن ئەی بە ئێمە دەڵێ چی کاک باوکی هاوکار لەو هەولێر و لەو هەرێمی کوردستانە بێ کارەباین من نازانی ئەڵێم چی ئەڵێم حکومەت قەیران بە قەیران چارەسەرەکە ئەنا کێشەی کارەبان نییە یارمەتیم بدە بە قوربان فەرمو ئەم کارەبا هیچ عیبی نییە ئەگەر کارەبا بدا خەڵکە بێ داوای 4 موچەی مانگی 4 مانگ موچەی وەرنەگردێ داوای 4 مانگ موچە بکە واتە دەیەوێ بە قەیرانێک لەبیری خەڵک باتەوە ئەو قەیرانە موچە لەبیر خەڵکە باتەوە دوای ئەمە چیەکە غاز نانێنێ گوت لە غازە بێتە 25,000 20,000 لە دوای فرۆشن بە وامەڵێ باگوێیان لێ نەبێ خۆیان چاکی لێزانن ئای چی وەسایەکن بە قوربانت بم خۆیان چاکی لێزانن ئەم قەیران بەو قەیران چارەسەرەکەن چاوەڕێی شتی تریش بە یعنی ئەوەی تۆ دەڵێ وەستان ئەوانە لە سەنعی ئەزەمات
زۆر چاکی لێزان و ئەزانم چۆن خەڵکی مەشغوڵەکەن وەڵڵی کارەبا هیچ عیبی نییە کارەبای دوو دەوڵەتمان هەیە بەڵام چییە لەبەر ئەوەی خەڵک باسی موچەی مانگی 9 و 10 و 11 و 12 نەکا ئەوە مانگی 12 خەریکە هێواشی ئەس بەرەو تەواو بوو نەچووە 4 مانگ موچە نەدراوە ئەگەر کارەباکەوا لێنەکە خەڵک باسی موچەکە ئیسە باس موچە نەماوە باسی کارەبایە ئەوە سیاسەتێکە کە پەیڕەو دەکرێت بەداخەوە دەستەکانت خۆش باوکی هاوکار زۆر سپاس ڕێز و حرمەتمان بۆ تۆ بۆ خەڵکی دووس سپاس وەڵاهی بەداخەوە فعلا یعنی وای لێ هاتووە ئێستا ئەگەر خەڵک کارەبای هەبێ و گرفتی نەبێ ئیدی بەڕاستی داوای شتی دەکات داوای حەق خۆی دەکات جا بۆ ئەوەی کە ئەوەی لەبیر باتەوە شتێکی تر دروست دەکات لەوانەیە بەیانی شتی تر دروست بکە ئەمە کارەساتێکە بە حەقەت دەرحەق بە میلەتێکە بەڕاستی ئەم میلەتە شایانی ڕێزلێنانە شایانی خزمەتکردنە بەڵام تۆ بێی ئەزمە بە ئەزمە لە دوای یەک مەشغوڵی کەی وای لێ بکەیتەوە بیر لە هیچ نەکاتەوە تەنها بیر لە ئاو لە کارەبا لەو بابەتانە بکاتەوە بەداخەوە چێمان لەگەڵە با بفەرمێ بەڵێ 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 هاوڕێ لە چێ کاک هاوڕێ سڵاوی خوارد لێ بێ سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ کاک هاوڕێ کاک هاوڕێ دەچێت لە زەردەریەکانی بەڵێ کارەباتان چۆنەوە بەڵام شکر ئەم ئێوارە نەبڕیاوە دەوری دە ڕۆژە هەر نازانی بیان وەگرن خۆی لەو کاتەیە گۆڕان دەرچوە لە زەردەریخانە نان و دۆمان بڕیا بەڵام ئەم حکومەتە حەقیقی هەیە بڕی یعنی ئێوە دە ڕۆژە کارەباتان نەبوو ئەمڕۆ هاتوتەوە بەخوا ئەم ئێوارە شکر لەخوا بەجایە هەیە ئێستا میوانێکی بەڕێستان هەیە ئێوە میوانێکی خۆشەویستان هەیە ئەم شەو مادەوە ئارە وەڵا قوربانم بەس ئاەکانی ئەم حکومەتە موچەی بڕی کردووە موچە هەر ڕۆژێ بەرشەڕی دەعاش و نازانم بە چیوە ئیساد بەرمیلە نەوتەکان بە 100,000 ئەم خەڵکە برا هەر لە پارەی ئەوە بلاتە حەقی کارەباکە بۆ ئەیداتە مووسڵ بۆ ئەیداتە داعاش بۆ ئەیداتە دووسیتە گوێلە و کابراوە بوو لە دوو ساعویی ئەوە جنێنە ئەگەر بام حکومەتە بدرێت بەڵام ئایا ئەم حکومەتە جاران سوارێ بەخشان و دەماسێدا ئاغاکان کابراوتی حەچی خۆیان گەرەکانیان کرد واللهی بیستیمە زەلام بە عەلاقە کارتی ناڕێ بۆ برادرێ لە قەرداخستی بەس دەنگام دەری پێدێ بە عەلاقە ئەی باشە ئیسە بۆ واکە بێ منەتە نازانم واللهی وەکو فڵەستینمان لێ بێ ئەم حکومەتە حکومەت نییە خۆی ئەمە زۆردارە واللهی بەخیاڵیانە نای واللهی حەدەکەن لە پێناوی خۆیانە بمێنێن و بەس ئەم کوردە نهێنێ وەکو فڵەستین دێ خوا تۆ شایەتی لەو دانیشتەوە هەرواشی ئەگەر خۆیان نمێنێن وای دەکەن خۆیان نمێنێن وای دەکەن زۆر دەستخۆشیمان هەیە بۆ جەناب کاتەکە بختاتە کاتێکی ترۆ دوو کاتەوە کۆرنێ چونکە ئەوەی ناردیش خەڵک زانی دەرناکەوێت خەڵک دەرناکەوێت هەر تۆ داخەدەری خۆی بڕێژی دەستەکانتان خۆش بێ هەر کاتێ پەیوەندی بکەن ئێمە لە خزمەت داین کاک پشتیوان لە قەڵاتزێ سڵاوی خوارد لێ بێ ئەم کاتت باش قەڵاتزێش ساردەوە نیە کاک پشتیوان هەڵەبجە نەک قەڵاتزێ چێ هەڵەبجە بەڵێ هەڵەبجە کاک پشتیوان لە هەڵەبجە جاخۆ هەڵەبجەش هەر ساردە ئەگەر بەڵێ ئێوە بۆ پێی سپاس دەکەم قوربانی تۆ بم بۆ پێی کە پارێزگای نوێن و هەرچەندە هێشتان بە تەواوی وابزانم تەواو قراری پێ نەکراوە بەڵام تا حدێک بە پارێزگا حساب کراوە کە دەبێت ئێوە بەڕاستی بارودۆختان باشتر بێت لە ڕێی ئاو کارەباوە کارەبا چۆنە لەوێ کاک پشتیوان والله قوربان درەتا ببوورە هەڵەبجەی تازەم بەڵام سەر بە هەڵەبجەی نەخسێتەوە هەڵەبجەی تازە بەڵێ لە ڕووی کارەباوە شتەکە ڕوو ئاشکرایە قوربان لە شەو ڕۆژێکا ڕەنگە 4 ساعاتی بۆ 3 ساعاتی بگرە جاری وە ساعاتەکەش نییە وەکو لەگەڕێت باوەکو ڕابواردنی دیات و تەنها 5 سەعاتێکەوە سەلامێ دەکاو دەگەڕێتەوە دەڕوا کاک پشتیوان وەکو میوانی جەژنی لە هاتۆ میوانی جەژنان زین چۆنە کابرا لەبەرەوەی کە زۆر ماڵی لەبەردەستە ناتوانێت هەر لەوانێ لەبەر دەرگا سەلامێ دەکاو دەگەڕێتەوە کارەبا وای لێ هاتۆ وای دی هاتوو ئێستا وایە دی هاتووە دەستنەکەش نەماوە دەستنەکە سادوتر بۆێت ئەمان ویان کردو بڕاتە بێت پەیوەندی کۆمەڵاتەکان نەماوە هەری شیرازی شێزانیان تێکیاوە بەس ئەمە هەمی قسەکردن تەنهای سوورەژی نییە لەگەڵ ڕێزمان باشە کاک پشتیوان گیان
يعني بۆ نمونە مەسەڵەن ئێستا ئەگەر قسەش نەکەین ئەی چی بکەین بۆ نمونە قوربان خۆ قسەکەی تۆ تەواوە بەڵام مرۆڤ کە لێ ئەڵێ جام کە پڕ بوو لێ وایە بەڵام ئەمانە گوێ بە جام و نازانم ڕژانەمانە تەنها پارەیان هەیە بۆ خۆیان بۆ بنەماڵی خۆیان کارەبا باشە بۆچی بۆ خۆیانێن منیش وەکو ئەو مرۆڤێک نیم وڵا کاک پشتیوان دەسەڵاتدارانی ئەم هەرێمە ئەوەی کە گرفت نەبێ لایەن مەسلەی کارەبایە بۆ خۆیان و خێزانەکان ئەوە هەر شتێکی زۆر زۆر سادەیە و ئەوان 24 ساعت کارەبای ئەسڵەن نازان کارەبا بڕین هەرچیشە بەس ئەوەی کە نازان ئەوەی کە ئاگای لێنی هەر فەقیرەکەیە قوربان جا هەر ئەوەیە ئەوان خۆیان ئەکسەر ئەوەی شتێکە بیری لێ نەکەنەوە بوونی کارەبایە بوونی ینی معاشە بوونی موچێ بۆ خۆیان بوونی نەوتە بەڵام ئێمەشکاڵی نەوتەکە ئەدرێت هەفتەیە دە ڕۆژ پێشەوە خۆمانی محاسبەکەین و لەگەڵ ڕێزمان پەرەی بۆگرین جاری واشە لە پەرەگاتۆکی بەشە یعنی ئەم حکومەتە حتا قسەی پێبووتریە حتا ڕسوایکەی کەمە لەگەڵ ڕێزمان کارێکیان کردووە نە شیرازەی خێزان ماوە نە پەیوەندی کۆمەڵایەتی ماوە هەندێک کردووە من دراوسێکم ڕەنگە ئەمە بۆ نمونەیەک ڕەنگە دراوسەکەم ببینم وایە ئەوەنە کێشیان بۆ دروست کردبیت توانە ئەوە نەمە حەداکشکەم بە شێتی گەرمایان نا بید لە نەبوونی کارەباکەیتەوە بید لە نەبوونی علی ئاڵەکەیتەوە بید لە نەبوونی سوکەمەنیەکەیتەوە ژیان وای لێ هاتووە ڕۆژ ڕۆژ پرسیەکەن من پرسیێنێتە ساڵە کەسابەتەکەین تۆ ڕۆژوو بکارەباکە کە ئاگاوای لێ دۆشن ئەو کەسابەت وڵا کار پشتیوان گیانوا سەرەی کەسابەتە کردووە دە پاپۆی شەکەی ئەو پارەکە وڵا بێن بخۆمان پارە بکریش علی ئەمە وای لێ بپرسێ بۆ شەکەی بەدە حکومەت بەداخەوە دەستەکان خۆش کاک پشتیوان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس ڕێزداری بەڵێ چێمان لەگەڵ بە فەرمێ بەڵێ چێ کاک عومەر لە سلێمانی کاک عومەر جان سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش لەکوێی لە سلێمانی کاک عومەر جان کاک عومەر لە سلێمانی لەکوێی سلێمانی تازە لەکوێ لە سلێمانی تازە ئەها گەڕێکی چازەیە لە مەجید زۆر چاکە ئێوە وەزعتان چۆنە والله کاکەوە لەباری وڵی شتێکەوە ئەوە نەوتە هەر نییە و ئەوە معاشە هەر نییە و کارەبا نییە و کارەبا نییە و معاش نییە و ڕێگاوبان باشە خەڵک وێرانە بێ و دەوە باشەکمان دە سووداریشی باشمان هەیە لە ژیانی کۆمەڵاتی ماوە ئەم وڵاتە دەسووداری هەبوو بنە ماڵە وڵاتیان وێران کردووە لە حکومڕانی وڵاتیان وێران کردووە چی بکەین کاک عومەر تەمەنیش لە قسەکانت پێدەچێت تەمەنت هەبێ من معاشم هەیە خانوشین بەڵێ خانەنیشتەکە چەندە بۆ 4 مانگە خانوشین مانگی 8 و مانگی 12 یا کاش ئەمە حکومڕانیە پێ ناکرێت بۆ ئەژۆ خەڵکە خانەنیشتەکەت چەندە کاک عومەر جان بەخوا 25 ساڵ خزمەت 25 ساڵ خزمەت 25 ساڵ خزمەت 225 هزار جاوە بەشی چی دەکات جا بەشی چی دەکات بە قوربان پرسا 220 هزار بەخوا 220 هزار 220 هزار دەستەکانت خۆش قوربانەوازان بەشی ناخواردنێکی و هاهینێکی مناڵەکانەکە شەیەکی مناڵەکە یەخشی چابرا کەی بەشە خواردنێکی عایلەی ئەوان 220 هزارە بەشی پاسەوانێک دوو پاسەوانیانەکە بچنان بخۆن بۆ پارێ ناژم من مناڵەکانی خۆم یارمەتیمەیەن مناڵم یارمەتیمایەکی بۆ پارێ بە چێژین خوا ڕەحم کات دەستەکانت خۆشکا عومەر جان بەداخەوە وەڵان جامانە لا مبارێکەوە جاوە نەوت بە 30 هزار لە کەرکووک لێرە بە 30 هزار یانێ بەتەوام ئامی لێت بەسەوکەن والله ما حکومڕانی بەمان ناکە والله ما چەتۆ مافیان والله نارم بڕێ دەسوودارەکەشان خراپە حتا دەسوودارەکە خۆشان خراپەکە کە دایانناوە ئەخوا خراپن دەستەکانت خۆشکا عومەر جان زۆر سپاس بە قوربان دەسمە حاجیاوە لە قەزای حاجیاوە کاک مەمەند سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش کاک مەمەند فەرموو قوربان سڵاوی خوات لێبێ برا سڵاوی خوات لە جەنابەت دەوەستە چۆنە بە قوربان سپاس دەستەکانت خۆش کاک مەمەند کارەباتان چۆنە والله کارەبا هەتا بێ خراپ ئەی چی بکەین بۆ نمونە ئەو کاتم کاتێک کرد باش مامەستاگیان دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم سپاس دەستەکانت خۆش بێ سڵاو بۆ تۆ بۆ تەواوی خۆشەویستان و بەڕێزان لە حاجیاوە سپاس جانەکەم بەڵێ کاک مەمەند جان یعنی بۆ نمونە ئێستا تۆ هاوڵاتی چەم هەرێمی کوردستانی و لە قەزایەک دانیشتی و بە هیوای ئەوەی کە ژیانێکی خۆشت هەبێ و
پێداویستەکانت هەموو بۆ فراهم کرابێ بەڵام دەبینین سەرەتاترین مافی ئینسانەکان لەو هەرێما دابین نەکراوە کەواتە دەڵێ چی تۆ؟ مامەساگیان بەڕاستی پێ بڵێن بۆ مەوزوعی کارەبا سفرە کارەبا هەر نماوە با بۆی دڵنیات کەم بەڵام بەس خەت ڕئیسیش خۆمان مستەبیبی وەزعەکەین خۆمان بۆ والله تەماشا دەکەم ئەلعان زۆر ئەوانەی کە پەیوەندی دەکەن و قسە لەگەڵ جەنابەت دەکەن ئەو دەڵێ مەعاش نییە و دەڵێ مەعاش نییە بەڵام ئایا کە مەعاشیش نییە بۆ بێ هەڵوێستی بۆ بێدەنگی بۆ دەنگێ ناکەی ئەلعەمرین بۆ نمونە من کابراایەک ماوەڵاتی من کابراایەکی یەکێتی مۆبایلێت نەشارمەوە موچەشم نییە بەڵام سپەینێ ڕێکس مەسەر سندوقی دەنگدا و دەنگ بە حیزبەکەی خۆم دەدەم ڕاستگۆیی زۆر باش لە هیچ بەروبوومەکیشی سوود من نەبووم دیقەتم دەیە ئەو خەڵکەی کە دەڵێ وانییە وایە وانییە بەڕاستی پێ بڵێم هیچی وەک خۆش قسەکەی ناکات یعنی ئێستا گلەیی دەکا و دوجار دەچێتە سەر سندوقی دەنگدان دەنیشا پێ دەداتەوە دەست خۆش بەڵام ئەلعەمن یەک مەوزوع زۆر گێرمەوە مەسەلێکی کوردی خۆمانێ دەوێ خەڵکیان ڕیز کردبەوە با بە تەواوی نتمەنی و تەفاسیری وەزعەکەی ئەوەی کە لە پێشێ بۆ دەستی بەرز کردنەوە دەنگ و خدای ئەو زڵمەی قبوڵ نەکەی ئەوەی لە دواش بوو زەختی لەسەر نەبوو دەیگ و خوا لەو هەوای ڕاگری لێیان ئەلعەن جیلێکیان پولن دەنگی لێنا جیلێکی شافەقوری ماوێرانە دەستی بە کوڵای خۆ کردو بای نەبات بەداخەوە لێ بە قوربان زۆر ڕاست ئەنجا تەماشا دەکەی ئەلعانەکانە هەر بەسەرعەتت بگرێ خەڵکی و کوردستانەی لە سەدی بۆ تەکرێکی کارەبا ڕئیسیت مۆلیدێت خەتێت نازانم چی وەڵا برا کرێسی وەڵا هەمی کرێسی بەویژان بەس حیسابی شێری حیسابی ماڵ خۆم کردو مانگی 8,000 دیاریەدا دەستەکانت خۆش کاک مەمەدجان دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دەستەکانت خۆش سپاس دەسمە سەی سادق کاک تەهاجیان سڵاوی خوا لێبێم کاتت باش کاک تەهای بەڕێز تۆ دەڵێ چی؟ وەڵا هەر کاتێ حکومەت و حیزب لە یەکجا کراوە کاتە کارەبا باشە بێت خۆ لە هەموو وڵاتی دنیا هەر حیزبە و حکومەت بەڕێوە دەبا بەڵام گرفتەکە ئایا لێرەیە کە ئەوە حیزب حکومەت ئەمان حیزبی پشکدارن ئەمان زیاتر لە 2000 کارگە هەیە لە کوردستانە ئەم 2000 کارگەیەکی سێفەمی جابە کارەباوە بەرەگرن بەفری هەمی مەسئولەکانە ئەتی کارەبا چۆن نەگاتە میلەت ئەوەی هەشە زیادە دەیفرۆشتەوە ئەیوانە وای ئەی چی بکەین کاک تەها ینی بۆ نمونە تۆ هاوڵاتی چەمڵاتی هەلەوە ڕووی خۆیان ڕەشکەن بڕۆن و نەجاتمان بێت پێ دوایە ئەو پارە چاک و ئەو دەسەڵاتە چاکە بۆ خۆیان بەجێ بێنن ئەوە باسانی بەخوا لە وڵاتێکی ئەوروپیا بوو نایڕوان نیە هەسەری میلەت جا لە وڵاتی ئەوروپای نیە بۆ حاڵمەوە دەبوو شعوریان نیە شعور خوا ڕەحمکە دەستەکانت خۆش کاک تەهاجیان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس چێمان لەگەڵە با بفەرمێ کاک محەممەد لە عربەت کاک محەممەد جیان سڵاوی خوا دەبێم کاتت باش سڵاو بە قوربان دەست خۆش کاک عربەت دەم کاک عربەت کاک محەممەد دەی مشکلێ نییە کاک عربەت کاک محەممەد لە عربەت قوربانی تۆم دەستەکانت خۆش بێ کاک محەممەد جان من ئایان خەڵدا وەچەند وا بۆ دوومانەکە هەموو مامۆستانی ئەو زیادەکەوتون وایوانە بێگومان مامۆستا دوو مانگ زیاترە لە سەرجادا بۆ مامۆستاعریبات و مامۆستا یەکگرتوبوون سەرخەتبوو ناکەن پێش خەڵکەوە کات پرسیارێکی جوانە ئەوایوانە کاتە بەڵێ ناخونیە کاکە وڵای وایاتۆ من ڕێزمەیە هەر ڕێزمەیە يعني إنسان كده وقناعته بلين أم قصر غلط زي كان بلين يعني أوان يقول لك تاعي أوان كاكا أمر الرجل هو أن كاكا لأن بدل ما يقول كوبرون كون الركاكا بەڵێ کاک محەممەد جیان وأيواني ما وصل والله کاک محەممەد جیان تۆ هاوڵاتیی ئەم هەرێمەی ئێمە ڕێز لە ڕاوبۆچنەکەت دەگرین و بە فعلیش پێویستە کە هەمومان بەیەکەوە داوای مافەکانی خۆمان بکەین زۆر ڕاست ئەوانە دەستەکانت خۆش بێ زۆر زۆر ڕاستە وتكاكا واحد صار وتكاكا هم ما وصاني ملاك وانا بيت او امين كزوصر او زاده دا كاكا الروش الدور ما وصاني او ما وصاني بعدين هو يكتب باكا انت شو خلقه وكاكا تبدا ورانا هذا كاكا بخوا دەبێ خەڵک خەمخۆری خۆی بێەوە بەڕاستی دەبێ خەڵکێکی هەبی پێشەوەی ئەم خەڵکە بکە
أيوة كاكا وایە يا كاكا ودي أمر كاكا مربا كاكا ودي يا أمر كاكا مش عارف واحد يعني قال هذا سرقة يكون ملك تجا بلغ تجانواني ومرك تسير كاكا يا الرز من الرز يعني أبي شو نري بينا تجاي أوان واحد يا كاكا نا إن شاء الله پیاوی ئەوان نین پیاوی بەڕێزن ئەوانیش بەس ئەوەندەیە دەکرێ بەڕاستی قسە بکرێ و خەمخۆری زیاتر هەوڵ بدرێ و خەڵک بێکەوە بەڕاستی جوانە بێکەوە هەوڵدا بێکەوە داوای مافی خۆی بکە تەنها بە تەنها چینێک بێتە سەرشەقام پێم وایە هیچ کاریگەریی ئەوتوی هەیە أيوة كاكا وحتى رجال يخلقنا هذا ده كاكا بعد دور سير كون بيجوا خلقوا بزان كيدي انت ما يجوا تكتب مع رجال كون بيجوا خلقوا متى مثلا أقول ببالي دەستەکان خۆش کاک محەممەد گیان سپاس بە قوربان زۆر سپاس گیانەکەم زۆر سپاس چێمان لەگەڵ کۆتا پەیوەندی جمال کاک زەمال گیان سڵاوی خوارد لێبێ قوربانی تۆ بفەرموو لە خزمەتم والله ما رجع انا بدي من على حكومه حاليا انا حكومه بقى بۆ ئێوە لێ کەرکووکنیەوە جان كهرباء اهليه كهرباء اهليه لا بروجا بشو بقى بجان بلا كمان خلا لەکوێ دانیشی لە کەرکووک کاک زەمال گیان بلا جان پیدا لەکوێ پیدا لەناو کەرکووکە بلا جان پیدا ولا لە فەیلاق باشە بۆ کارەباتان نییە والله بلا جان بلا محافظه بلا وين بقى وين هذا والله عندي جاك ابويا هەموو کەرکووک کارەبای نییە یان هەر ئەو خەڵکەی لە فەیلەقە کارەبای نییە والله بلا ما كردكان بەس منطقەی کوردەکان انا والله ما كردكان بها او ما تقرر بقى ما قال يدش كهرباء او محافظه دي اخذ فيلقه محافظ ما لا فيلقه مسوي كهرباء داواتان نەکردووە لە ینی پەیوەندیدار لە ئەو خەڵکەی لەوەیە ئەو حیزبە کوردیانەی کە لەوێن كاحز كوري براجع ما براجع كاحز كوري هذي كوري ما بيجي خويكا ما بيجي خوي أمشي خورانا أمشي خورانا كذي بعد كذي خورد ما خورد والله بكل شاكر كل كم جاب فلوس كل كم جاب فلوس والله كل كم جاب رجال كذي بجارة كل كذي جارة بجارة كذا بيجي فاجأ فاجأ كل كم جاب بجارة ثلاثة بجارة أخذ مرات إيش بال شو خوار شو خوار على ما أقول عداد هذا دەستەکان خۆش کاک زەمال ما بجي أنا خوار ما بجي أنا خوار والله ما وصل شو هذا براي فاسي براي جيش براي بيان براي يكتب بوزا يجي خبير بس الدواء والله ما جاز بوزا جال والله ما جاز بوزا جال قال وزا خوار جالا أنا رجال الله يجزاك لك أنا من الجيب أقول أنا رجال لا حول ولا قوة إلا بالله أقول أنا عادي أقول والله لسه عبد تاكل لا عبد بدل قبال بدل جلسة ولا لا عداكما حتى لو دخل من السفاية أقول رجال أمين بعد حاجة يقول كل يوم يا بو كيفو فأنا كل شيء أمام الجيشة لكن فأنا مش ذا دەستەکان خۆش کاک جەمال گیان دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەداخەوە دوای 32 ساڵ ئەمە وەزع و بارودۆخی خەڵک بێ لە سادەترین خزمەتگوزاری بێبەش بێ بەداخەوە کە کارەبا هەر شتێکی زۆر سادەیە خواتان لەگەڵ